لە تاسلوجەی سلێمانی مێرمنداڵێکی تەمەن 16 ساڵ بە تەزووی کارەبا گیانی لەدەستدا. سەرکەوت ئەحمەد وتەبێژی پۆلیسی سلێمانی بە 964 وت. پێشنیۆڕۆی ئەمڕۆ سێشەممە مێرمنداڵێکی تەمەن 16 ساڵ لە تاسلوجە بەوەی بەرکەوتنی بە تەزووی کارەبا گیانی لەدەستداوە. بە قسەی وتەبێژی پۆلیس بێت مێرمنداڵەکە بە میوانی چۆتە ماڵی خزمێکیان لە تاسلوجە و لەوێ دەستی بەر تەزووی کارەبا کەوتووە و گیانی لەدەستداوە. بەهۆی ئاگرەکەی شەوی ڕابردووی بازاڕی ئەسحابە سپی سلێمانی لە کۆی 22 دوکان 9 دوکان سوتاون و زیانێکی زۆری مادی لێکەوتەوە. ئاگرەکە کاتژمێر 12 شەوی ڕابردوو کەوتوەتەوە. هەرچەندە تا ئێستا هۆکارەکەی دیاری نەکراوە، بەڵام بە قسەی دوکاندارەکان بێت کە بۆ 964 قسەیان کردبوو گومان دەکەن شۆرتی کارەبا ڕوویدا بێت. یەکێک لە دوکاندارەکان کە وەک خۆی دەڵێت بەهۆی ئاگرەکەەوە زیانی 50 ملیۆن دیناری بەرکەوتووە بە 964 وت. بازارەکە پێکاتووە لە جلوبەرگی ئافرەتان و منداڵان و کڵاش و بۆن کە زۆربەیان وەک کۆگاوان. بە وتەی ئەو دوکاندارە معتەڕ و بۆنەکان هۆکاری گەورەبوونی ئاگرەکە بوون و نزیکەی 2 کاتژمێریان پێچووە تا کۆنتڕۆڵ کراوە. لەمە دووە با بڕیاری وەزارەتی ناوخۆی کوردستان ئەو ئۆتۆمبیلانەی هەڵگری تابلۆی دووهۆکەوە و لێرن دەتوانن خاوەندارێتی و بەناوکردن لە هاتوچۆی ڕاپەڕین جێبەجێ بکەن. عەلی عەبدوڵڵا وتەبێژی هاتوچۆی ڕاپەڕین بە 964 وت. پێشتر هەڵگرانی تابلۆی هەر پارێزگایەک لەوێ کارەکانیان ئەنجام نەدەدا، بەڵام دواتر بە بڕیاری وەزارەتی ناوخۆ ئەو ئۆتۆمبیلانی هەڵگری تابلۆی دووهۆکەوە و لێرن بۆ گۆڕینی خاوەندارێتی یان بەناوکردن لە ڕانیە جێبەجێ دەکەن. بە وتەی عەلی عەبدوڵڵا بۆ ئۆتۆمبیلانی هەڵگری تابلۆی دووهۆکەوە و لێرن بەڕا 2000 بۆ دەکەن، دواتر دەتوانن لە هەولێر یان دووهۆک مامەڵەکەیان تەواو بکەن. بڕارەکە لە ئەمڕۆ سێشەممە 16 چواری 2024 دەچێتە بواری جێبەجێکردنەوە. شاد